دووبارە سڵاتان لەبێت دارانی خۆشەویست مژارە و گفتوگوی بەرنامەکەمان دەست پێکەین و قسەبات لەسەر پرس بابەتێکی ژینگەیی گرنگەکەین کە پەیوەندی بە ژیانی کۆمەڵاتی هەمومانەوە هەیە ئێتە هەر لە منداڵانی بچووکەوە بگرێت تا ئاگاتە تەواوی خێزانەکان و کۆمەڵگەەوە بۆ پێیکە پرس بابەتە ژینگەیەکان پرسێکن پەیوەنددارن بە ژیانی تاک ژیانی کۆمەڵاتی و ژیانی هەموو کەسانی کە دانێت بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەر وشارێکی باشی ژینگەیی بکەن بۆی کوردستان و ژینگەکەی نەکوێتە مەترسیەوە گومان لەوەدانەیە کە بەهۆی پێشکەوتنی باری پیشەسازی توانراوە سوودێکی زۆر باش لە کەرستە و کەلوپەلە لە پلاستیکیەکان وەربگیرێت بەڵام لە بەرامبەردا ژینگە پارێزان و پسپۆرانی باری ژینگەی پیان وایە کە ئەمە مەترسیە جدێکەیە کە لەسەر ژینگە و تەنانەت تەندروستی مرۆڤ دەرهاوێشتە و کاریگەریەکانی لە داهاتوودا دەردەکەوێت بۆیە ئاماژە بۆ دەکەن چۆن بتوانێت ئەم کاریگەری و لێکەوتە خراپانەی کە لەسەر ژینگە هەیە لە ڕێگەی هۆشیاری و بڵاوکردنەوە و بەرنامەی جۆرا بتواندرێت هاوڵاتیانی خۆمان هوشار بکەینەوەکە کەمترین کات پلاستیک و مادە ئەندامیەکانی پێوەست بە مادە پلاستیکانی کە هەیە کەم بەکاربێنێت یا خودەر بەکار نێنێت بەڵام جێگرەوەی ئەم مادە پلاستیکانە چێ بە تایبەتی هەوڵێکی جدی هەیە لە شاری سلێمانیکە لە بەشێک لە قەزانەحەکانیشی بە تایبەتی کارکردن لەسەر بەکارهێنانی کاغەز یان بڵین ئەو پێویستی کە بۆ خۆراک و خواردن و تەنانەت ئامادەکردنی کیسی نایلۆن بەکارنێت بەڵکوی تر لەمەوە زەرف بەکار بێنرێت بەڵام ئەمەش ڕەنگە تێچوو پارێکی زیاتری پێویست بێت مژار گفتوگوکەین لەسەر ئەم پرسە لەگەڵ زۆر بەڕێز کاک هەژیر ئیسماعیل ئەندامی بۆردی باڵا لە ڕێکخراوی سروشتی کوردستان میوانی ئێمە لە سلێمانی و کاک هەژیر دێمە لای تۆ بانیتان باش بێگومان ئەم هەوڵانە جێگەی دڵخۆشین و ڕۆلی ڕێکخراوە ژینگەیەکان لەسەر پاراستنی سروشت و ناوچە کوردستانیەکان جێگەی سەرنج و بایەخن فەلسەفە و کارکردن لەسەر ئەم پرسە ژینگەیە لە چێوە سەرچاوەی گرت بەیانی بەڕێستان و بەیانی هەر چوار پارچەی کوردستانیش باش ئەوەی گرنگە ئەوەیە کە ئێمە پلاستیک کەم بکەینەوە چونکە زیانێکی زۆری هەیە بۆ ژینگەی ئێمە ئەگەر ببینین پلاستیک مادەیەکی نەن بایۆدیگریدەبڵەواتە لە ناو خاکاشی نابێتەوە کاتێکی زۆری پێویستە بۆ ئەوەی شی بێتەوە بەڵێ بەێ برێز خوازم وێ پرسیاری ژێروا بکەم و ڕاستە پلاستیک زراراوە لەسەر ژینگە و ئەو تشێنێک و ئەبراستیژی gelek zirarê li ser wê dike. Pirsiyar ew tê mesela gel ku min pêngavekî bi vî awayî rabin xelk çawa tecawübê dikin mesela gihu xelk tecawübê nakin helbet jî mirov nikare pêngavekî bi awayî mirov dest pê bike. Pirsiyarim ew ger ku xelkên Selêmaniyê bi taybet em dikarin bêjin ku pêngavekî bi vî awayî tecawübekî baş dikin bi vî yekî radibin mesela bêjin destê xwe destê we dita ku pêngavekî baş bi ser bikeve. ببوورە پرسیارەکە تێنەگەشتم باش مەبەستم ژێ ئەوە برێز گەرکو و تشتێکی بڤی ئەوای دەست پێکردبێژ بۆنی پاراستنا ژینگە خەلکێ سلێمانی خەلکێ دەردۆرێ تەجاوبێکی باش دکن لەگەلوە هەفکارن لەگەلوە ئالیکاریەوە دکن بەشێکیان یارمەتیمانە دەن بە تایبەت ژینگە دۆستەکان وانەی ژینگە ئەپارێزن ئەوانە هاوکاریمانەکەن بۆ ئەوەی بتوانین ژینگەکە پارێزین بە تایبەت چالاکوانی ژینگەی ڕێکخراوە ژینگەیەکان هەروهاوانەی هەر لە هیوایەتیانە کە ژینگە پارێزن و یارمەتی خەڵک بدەن ئەوانە زۆر هاوکارمانە بن بە سوپاسەوە بەو هیوایەن خەڵک خۆشی هۆشیار بێتەوە و خەڵک بە گشتی هەمویان ئەم چالاکیە بکەن و ژینگە بپارێزن و دوورکەونەوە لە بەکارهێنانی مادە پلاستیکیەکان. لە بواری پراکتیکدا چیتان کردو بۆی ئەم پەیامە ژینگەیی کە هەیە کە مەترسین لەسەر داهاتووینەوەکان و لە ئێستاشدا کاریگەرەکانی کەم تا زۆر ڕەنگە لەسەر تەندروستی مرۆڤ کۆیەوە کە زۆرجار لە ڕێگەی میتینگ و ڕاپۆرت و شیکارەکانی خۆتانە باسەکەن دەرکەوتەوە بەستم ئەوەیە لە پراکتیکدا چیتان کردو بۆ ئەم پرسە ینی و فیدباکی ئەم پرۆسەیە چۆن بۆ
ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوەکە ئێمەیە لە ساڵی 2015 هەوڵمانداوە کە تورەکە بەکاربێن وەک بەدیلێک بۆ پلاستیک. تورەکە توانرێت چەند جارێک بەکار بهێنرێت و دۆستی ژینگەیە، زیانێکی ئاوای نییە بۆ تەندروستی ژینگە. ئێستا ئەگەر سێر بکەین لە قایمقامیەتی سلێمانی کاتێک بڕیاریان داوە کە زەرف بەکار بهێنرێت، زەرفی کاغەز، ئەمەش هەر بەدیلێکی خراپە. بەڕاستی ئەوەش باش نییە. وەک ئەوە وایە لە بینی باش و خراپ و خراپترین خراپەکە هەڵبژێرین. خراپترینەکە علاگەی نایلۆنەکەیە، خراپەکە زەرفی کاغەزە و باشەکەش تورەکەیە. زەرفی کاغەزەکە ئەگەر بپرسین بۆچی خراپە، لەبەرەوە خراپە چووکە دارێکی زۆر ئەبڕێتەوە بۆ ئەوەی دروست بکرێت. کەواتە ئێمە بەدیلێکی خراپمان بەکارهێنا کە زیانەکەی کەمتر بێت لە پلاستیکەکە. هەر بۆیە تورەکەکە لە هەمووی باشترە و ئەتوانرێت زۆرتر بەکار بهێنرێت و دۆستی ژینگەشە. بەێ بەرز بهترژی بەریدەمەکێ مێڤانداریە کەسێکی کردبوو لە ئستیدیۆ بهترژی بەحسا بلاستیک ژالێ بلاستیک بە علاگەین خوا یەن ئەمبێژن چۆپێ بەڵاف کردبوون لەسەر هەموو سازی و شوێنن و لە کوردستانê ئەو علاگەژی گرێدای بوون تەنێ بۆنی بلاستیک بکاربینی ینی تەنێ دەماکوتە تشک بکارانی ینی بلاستیک تێنێ تێخنەوەی علاگای هەندە. چالاکیین بڤی ئەوایش لایەوە بەهاتی کردن و تیشتێکی تایبەت یان ژی جیهێکی تایبەت ji بۆنی بلاستیک لە دەڤەران بێن داین بۆ خەڵک بکارەبن تەنێ تیشتێن بلاستیک فرێدن وێ دەڤێرێ. هەوڵ هەیە بۆ ئەوەی کە کارگەیەکی ڕیسایکڵین بەرهەم بهێنرێت، بەڵام جارێک بەتەواوەتی نەچۆتە جێبەجێکردن، تەنها هەوڵدانە. ئەگەر ئەوە لێرە دابمەزرێ شتێکی زۆر گرنگە، بەڵام ئەوەنەی من ئاگدارم کۆمەڵێک هەن کە ئەو پلاستیکانەی لە ماڵەوە کۆیەکەینەوە ئەیبەن بۆ ئێران و تورکیا لەوێ ڕیسایکڵینەکەی بەسەریەت، واتە بە بڕێ پارەی کەم لێت ئەکڕنەوە ئەیبەن بۆ ئێران و تورکیا لەوێ ڕیسایکڵینی پێەکەن. بۆ هیوایم کە لێرەش کارگەیەکی ڕیسایکڵین هەبێ بتوانێت سوودی هەبێت و پلاستیک کەم بکاتەوە. باش کاک هەژیر، پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە، واتە پەیوەندی لێوان خەڵک و حکوومەت و خەڵک و ژینگە دۆستان هەیە. بەستمەوە لایەنە فەرمیەکان بەرسڤیان چی بۆ ئەم پرۆسەیە، چونکە ڕەنگە کارکردنی ئێوە و ڕێکخراوێکی ژینگەی ژینگە دۆست ڕەنگە بەست نەبێ یان چۆن دەوتێت تێری ئەم پرۆسەیە نەکات. چیتان کردو بۆی لایەنە فەرمیەکان وەکو دەمدەستگەکانی حکوومەت بە تایبەتی وەزارەتی تەندروستی، وەزارەتی بازرگانی و ئەو چاودێریانی کە لە بازاڕە هەن بە تایبەتی فۆکسێکی باش بخەنە سەر ئەم پرۆسەیە؟ زۆر پێویستمان بە هاوکاری ئەوانە چووکە بە تایبەت کە دەسەڵات یارمەتی داین ئەوە توانین کارەکان بە باشتر و ئاسانتر بگەێنینە خەڵک و ئەوەی گرنگە هەماهەنگی هەبێ لە نێوان دەسەڵات و ڕێکخراوە ژینگەیەکان کە بە یەکەوە کار بکەن بۆ ئەوەی پێویستە لە زانیاری و لە هۆشیاری بگێنن بە خەڵک تا خۆیان بپارێزن لەو مادانەی کە خراپن بۆ تەندروستیان و زیانیان پێ ئەگەێنن. لەو چالاکیانەشی ئەنجاممانداوە هەنێک هاوکاری کراوە لە لایە ناکانەوە، بەڵام پێویستمان بە هاوکاری زیاترە. زۆر باشە. وەیەکی برسە مەسەلەن بانگێتە بۆ کەسێکی هەیە تایبەت بگەربن ئالیکاریە لەگەلەوە بکەن، بهترژی پرۆژەی خوا بەرفرە بکەن، بگەرم پرۆژەی خوا بە دەمەکە زووتریژی دەست پێ بکەن و سوودێکی باشی وەربگرن. ینی بانگێتە بۆ کەسێکی هەیە بۆ کەسێکی دیاریانژی کەسێکی گرێدای حکوومەتی بکو بانکەوەش بۆ وان بێ بکاربن ئالیکاریە لەگەلەوە بکەن. ئێمە داوا لە هەموو لایەنەکانەکەین بە یعنی بە هەر پلەیەک بێت و مەرج نییە تەنها حکوومەت بێ. ئێمە لە خەڵکەوە دەست پێکەین کە نەزمترین ئاستە هەتاکو و سەرۆک کۆمار و هەتاکو و سەرۆک وڵاتیش هەمویان پێویستە هاوکاریەک بن و یارمەتیەک بدەن. باش کاکە ژێ دیارە ڕۆلی ڕێکخراوەکانی ژینگە دۆست و خەڵکێک هەن هاوشان و هاوڕان لەگەڵ ئەم پرۆسە گرنگەی کە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە و چۆن بتوانین بەڕاستی ئەمە لە سەرتاوە ینی چۆن دەوتێت لە سفرە دەست پێ بکەین جارێکتر، چونکە تۆزێک
ئێمە لە کۆمەڵگایەکین بە جۆرێک لە جۆرەکان بەکاربەرین واتە بەرەمێن نین ئەمە زۆر جار کاریگەری و ڕنگدانی زۆر خراپی لەسەر سێکتەرەکانی ژیان دروست کردووە چی بکەین بۆی بەڕاستی لە ڕووی پەروەردەی و ئەمە گەشە پێ بدەین واتە منداڵە ناوەندەکانی خوێندن فێری ئەم پرۆسە گرنگە بێت کە ئەمە باشە ئەمە خراپە بۆ ئەم چێشە دەتوانێت ئێمە سود و مەفا و لە قازانج لەم کەرەستە و کەلپەلانە وەربگرین ینی بە جۆرگ لە جۆرەکان ژینگە دۆستان ڕۆڵیان هەبێت لەم پرۆسەیە. زۆر گرنگە هەوڵ بدەین کە بیکەین بە یەکێک لەوانەکانی خوێندنواتە یەکێک لە دەرسەکان تایبەت بکرێت بۆ بواری ژینگەیی کە خەڵک تایە سوود ببینێت و ئاشنا بێت پێی هەر لە سەرەتاییەوە هەتاکو و دواقۆناغەکانی خوێندن کە مناڵ لە سەرەتاوە لەگەڵی هەوڵت داوهانتدا کە ژینگە بپارێزێت ئەوە ئیترە بێ بە مەبدەیەکی سەرەکی لە ژیانی و هەتاکو ماوە لەسەر و مەبدەئە ئەڕوات. هەر بۆیە زۆر گرنگە لە باخچەکان باخچەی منداڵان لە سەرەتایی لە ناوەندی لە ئامادەی هەتاکو لە زانکۆش لە هەموو شوێنێک هۆشیاری ژینگەیی هەبێت بۆی خەڵک باشترین هەنگاو بنێت بۆ ڕوبەڕوونەوە دژی ئەوانەی ژینگە پیسەکەن. زۆر باش کاک هەژیر گەلێک جاران مرۆڤ درە گەلێک شوێنن کو لەوەی دەرێ مەسەلا کۆمبوون چێت بێن یانژی دەبەرێن کو خەڵک دەما کو وان زەبەل یانژی گەلێک تشتێن دن پلاستیک لە شوێنێ خۆ دەهێلن یانژی لە پێش خۆ دەهێلن مەسەلا وێنەیەکە بڤی ئەوایی هون تەماشا بکەن یانژی هون ببینن گەلۆ محاسبەت تێکردن یانژی مەسەلا تشتێک دەربارەی بەیەکێ دەگەرەکە بێدەرخستن ئەو کەسێک و ژینگەهێ پیس دەکەن بەر چاوێ کۆمەڵگا و خەڵکێژی تشتێک بۆوان بێدانان و بڕاستیژی قەدەخە ببە ئێدی. ئێستا ئێمە ئەگەر لە ڕووی زانستیەوە بۆیان شەرح بکەین کە مەترسیەکەی چی ئەوان هۆشیارە بنەوە و ئەو شتە ناکەن کاتێک بچن بۆ سەیران شوێنەکان پیس بکەن. ئێمە حەوت جۆری سەرەکی پلاستیکمان هەیە. جۆری یەکەمیان PET واتە پۆلی ئیسایلین تریفسەلەیت ئەو جۆرەیان ڕیسایکڵ ئەکرێت. جۆری دووهەمیشیان بریتە لە HDPE واتە های دێنستی پۆلی ئیسایلین ئەم جۆرەشیان بە هەمان شێوە ڕیسایکڵ ئەکرێت. جۆری سێهەمیان PVC پۆلی ڤینایل کلۆراید. جۆری چوارەمیان LDPE واتە لۆ دێنستی پۆلی ئیسایلین. جۆری پێنجەمیان پۆلی پرۆپایلینە. جۆری شەشەمیان پۆلی ستایرینە. جۆری حوتەمیشیان بە ئینگلیز پێڵێن ئۆزەرس واتە ئەوانی تر کە پۆلی کاربۆناتەکانن. ئەم ژمارانە هەمووی لە خوارەوەی بەرهەمە پلاستیکەکان نووسراوە واتە بۆ نەنووسراوە ژمارە یەک و پێکاتەکەی ژمارە دوو پێکاتەکەی بەم شێوەیە تەنها ژمارە یەک و تەنها ژمارە دوو ڕیسایکڵینیان بۆ کرێ. ژمارە سێش لە هەنێ شوێنی بەڕیتانیا هەیە بتوانرێ ڕیسایکڵینی بۆ بکرێ بەڵام ئەبینین ژمارە سێ و چوار و پێنج و شەش و حەوت ئەم ژمارانە ڕیسایکڵینیان بۆ ناکرێت بۆ ماوەیەکی زۆر ئەمێننەوە بۆیە بەرهەمەیەکی زۆری پلاستیک بۆ ماوەیەکی زۆر لە ژینگە ئەمێنێتەوە شی نابێت. ئەوەی شی ببێتەوە تەنها جۆری یەکەم و دووهەمە کە ئەوەش کاتێکی زۆری ئەوێت و پێویستە ڕیسایکڵین بکرێت و دەبێ ئاوەکەی کە ئێمە پێخۆین جۆری یەکەمیانە و تەنها ئەبێ یەک جار بەکار بهێنرێت. باشە کاک هەژیر دیارە هەوڵەکانتان چڕ کردوتەوە بۆ ئاراستەی کە بتوانرێت کەمترین جار پلاستیک بەکار بهێنرێت بەڵام زۆر جار ئێمە ئاراستەی بەشێک لە خێزانەکان بۆ منداڵەکان ئەوەیە کە دەتوانن بۆ خۆیان جۆرێک لە مناڵەکان ڕابێنن واتە لە جیاتیوی کە ئەو دەبە ئەوە بکڕنیان بەکاربێنن دەکرێت شتی بەدیل هەبێ واتە شتی جێگرەوە هەبێ کە دایک باوک لە بازار بۆ مناڵەکانیان دەستەبەری بکەن. تۆ باس لە سامپڵەکریان نمونەیە کرد ئاو ئۆقتۆ ئاو دەبە ئەوانەیەکان یەک جار بەکار دێت بەڵام ئەگەر بۆ دوو سێ بۆ چوار جار بەکار هات ینی مەترسیەکانی زۆر لەسەر تەندروستی مرۆڤ واتە ئەو مادە ئەندامیانەی کە لەناو ئەو پلاستیکەدا هەیە جایەکتر شیە بنە و کاریگەری زۆر خراپ دروستەکەن لەسەر جەستا. ئێمە پلاستیکەکان بە شێوەیەکی عام واتە پۆلیمەرەکانیش لە کۆمەڵی مۆنۆمەر پێکاتون هەر مۆنۆمەرێک کۆمەڵێکی کارای گروپی کیمیایی هەیە کە بۆ نمونە کحولیەکانە ئستەریەکانە ترشی کاربۆکسیلیە ئەم پێکاتانەی تایە بۆیە کە زۆر بەکار بهێنرێتەوە
ئەو مادەکیمیایانەی تایەتی تێکەڵە بن لەگەڵ ئاوەکە و تووشی نەخۆشی دەکەن بەدیلی ئەمە ئەوەیە ئەو دەبانەی کە بۆ نمونە واتە لە پلاستیک دروست نەکرابن بۆ نمونە شوشە بن یاخود کانزایی بن ئەوانە باشترن بەدیلێکی باشترن بۆ ئەوە بەڵێ کاکە ژیر ئێمە سپاس دەکەین لەگەڵمان بووی و زانیاری باش بدەین سەبارەت بە گرنگی و تایبەتمەندیەکانی بواری ژینگە و چۆن بتوانین هۆشیارێکی ژینگەی باش بڵاو بکەینەوە سپاس کە لە ئەگەر ڕوخسەت بدەن کۆتا ڕوونکردنەوەش بدەم ئەگەر کات بێت فەرموو چەند شتێک باس دەکەم لەم کۆتا کاتەیە یەکێک لەوانە شێوازی ڕیسایکڵینەکەیە شێوازی ڕیسایکڵنەکەی ماڵین ڕیسایکلین بەڵام پرۆسەکەی با بزانین چۆنە سەرەتا مادە پلاستیکیەکان کو ئەکرێتەوە دوایی بە جۆرەکانی جێ ئاکرێتەوە بزانێت چ جۆرێک لە پلاستیکەکانە و چ ڕەنگێکە پاشان دوایەوە شۆردنی بۆ ئەکرێت بۆی ئەو مادانەی پیسن تایە پاک بکرێنەوە لە دوای ئەو هەنگاوە دواتر وردەکرێت ڕیسایزینگی پێڵێن واتە وردەکرێت بۆ شێوەی بچووکتر کەوای لێکرا پاشان بەپێی چڕی جیاکرێتەوە ئەخرێتە ناو بەشێک ئاوی گەورە ئەوەی چڕی کەم بێت ئەچێتە سەرەوە ئەوشی چڕی زۆر بێت دەچێتە خوارەوە ئەو بەشەی چڕی زۆرە لە خوارەوە بۆ نەجیایەکەنەوە ئەوەشی سەرەوە جیایەکەنەوە هەر یەکیانیان کە جیا کردەوە بە پێکاتەکەی پاشان ئەیتوێنەوە قاڵبی تری لێ دروستەکەن ئێمە ئەگەر سێر بکەین بەرهەمی پلاستیکی ئەگەر دروست بکرێت تەنها یەک چرکەی ئەوێت و ئەگەر بەکاری بهێنی تەنها 20 دقەی ئەوێت بەڵام ئەگەر لە ژینگە بهێڵیتەوە 450 ساڵ زیاتری ئەوێت ئێستا بۆ نمونە یەکەم پلاستیک کە دروست کراوە بە پێکهاتەی فینۆڵ لەگەڵ فۆرماڵدیهاید ئەم مادەیە پلاستیکێکی دروست کرد کە پێڵێن بیکلایت ئەم بیکلایتە کە لەو کاتە دروست کراوە تا ئێستا شی نەبووتەوە واتە لە ساڵی 1970ەکان هەتاکو ئێستا شی نەبووتەوە بەڵکو کاتێکی زۆرتریشی پێویستە جا یەک شتی تر لە کۆتاییە بڵێم سێ جۆر ئێمە پلاستیکمان هەیە بایۆدیگریدەبڵ لەگەڵ فۆتۆ دیگریدەبڵ لەگەڵ نەن بایۆدیگریدەبڵ بایۆدیگریدەبڵەکە کە ئێستا زانایان هەوڵیاندا پەرەمە بستێنن کە بەهۆی ئاو و خاکەوە مادە پلاستیکەکانشی بێتەوە بەڵام ئەمەیان زیانێکی هەبوو زیانەکەشی ئەوە بوو کە گازی میسان CH4 دروستە کرد ئەم گازە کاریگەری هەیە لە گرین هاوس ئیفێک واتە گەرمبوونی جیهان بۆیە ئەمەیان زیانی هەبوو جۆری دووهەمیان کە فۆتۆ دیگریدەبڵە ئەمەیان بەهۆی تیشکی UV واتە تیشکی سەروب نەوشەی خۆرەوە شیە بێتەوە ئەم جۆرەشیان هەر کاتێکی زۆرە ئەوێت جۆری سێهەمیشیان نەنوایە دیگریدەبڵ ئەمەیان جۆری ئەم پلاستیکانەی خۆمانە کە کاتێکی زۆری 450 ساڵ و زیاتریش بە ئێستا بە پێی توێژنەوە زیاتر لە 450 ساڵشیوێ بۆ شیبوونەوە لە کۆتا قسەشم ئەوەیە کە خەڵک وشیار بنەوە و ژینگە بپارێزن بزانن کە ئەمانە زیانیان بۆ تەندروستیان هەیە و پێویستە خۆیانیان لێ بە دوور بگرن ئەگەر تەندروستی خۆیان لا بە نرخە پێویستە پارێزی بکەن و دوور بکەنەوە لەو بەرهەمانە gelek spas. سپاس کاکە ژیر لەگەڵمان بووی لە سلێمانە دەستەکانتان خۆش مانتون نەبن سپاس بۆ تۆ زۆر